پێشانگایەکی هاوبەشی شێوەکاری کەتیایە بە خۆشحاڵیەوە 11 لە هونەرمەندە دیارە شێوەکاریەکان بەژاریان تیاکردۆ دیارە پێشانگەکە لە ژێر ناونیشانی بەتەنها پێکەوە بەڕێوە چوە گفتوگۆ کەم لەسەر بابەتەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەکام شێخادی کە بەڕێزیان هونەرمەند و بەژاربووی پێشانگەکەن کاکەم سڵاو لێ بێم کاتت باش زۆر سپاس بەخێربەی بیرۆکەی پێشانگای شێوەکاری بەتەنیا پێکەوە بۆچی ئەگەڕێتەوە کە بگومان کۆمەڵێک کاری هاوچەرخی تیان نمایش کرا. سەرەتا زۆر سپاس ئەم بیرۆکەیە سەرەتا لە لای ڕێخەرەکە دروست بوو ئاڤان سەدیق دوای ئەوەی کە چەند ئارتێستێکی اختیار کردیان زانی کە چەند ئارتێستێک کاریانەیە کە لە ژێر هەمان کۆنسێپتە ئەتوانێت ئیش بکە هەمومانی ئاگادار کردەوە کە هەر یەکەمان لە ڕێگەی شێواز و ستایلی تایبەت بە خۆمانەوە کارمان لەسەر مەودا کردبوو و دواتر ناوی بەتەنها پێکەوە زۆرتر پەیوەندی هەیە بەوەی کە هەر ئارتێستێک لە شوێنی خۆیان کارێکەکە بەڵام لە ئاخریشە هەموو ئارتێستێک کاریگەریە لەسەر ئارتێستەکەی تر یان بە شێوێکی تر لە ژێر هەمان کۆنسێپتە ئەتوانێت کۆ ببێتەوە. باشە کارێکی لەم شێوەیە کە زۆر کات هەیە پێشنیارەکرێت بۆ بەشێک لە هونەرمەندەکان بابەتێک هەڵەبژێرێت ڕاستە لەوانەیە بە بڵین هونەرەکە هەمان هونەر بێ بۆ نەگەر هونەری شێوەکاری بێ خودار بابەتێکی تر بێت بەڵام دوجار هەندێک جار هەیە لەسەر یەک بابەت کار ئەکرێت ئێوە سربەست بوون لەوەی کە بە هەر بابەتێک بەشدار بلە نێو پێشانگەکە یاخود بابەتێکە بۆ هەر یەکەتان و لە شێوە و ڕۆیای خۆیەوە بڵین گزارشتی لە بابەتەکە کرد وەکو لە سەرەتایە وتم کۆنسێپتەکە بۆ ئێمە یەک کۆنسێپت بوو واتە نمایشی هاوبەش ئەوەی کە جیایە کاتەوە لە نمایشێکی تەقلیدی ئەوەیە کە لە ژێر یەک تێمە لە ژێر یەک کۆنسێپتە ئارتێستەکان بە شێوەی جیاواز ئیشەکان واتە ناوەکە بۆ ئێمە هەم کۆنسێپتەکە بۆ ئێمە دیاریکرا بوو. چی بوو کۆنسێپتەکە کاگاکە؟ کۆنسێپتەکە ئێمە ئیشکردن بوو لەسەر سپەیس لەسەر ڕاوم لەسەر مەودا بەڵام هەر ئارتێستە بە میدیمێکی جیاوازی خۆی یان بە شێوە ستایلێکی تایبەتی خۆی ئیشی لەسەر هەمان کۆنسێپت کردبوو. زۆر باشە. زۆر کاتەیە بابەتی هاوبەش هەستێکی جیاواز بۆ هونەرمەند دروست ئەکات هەم پێکەوە کە دوجار کارەکانی یەکتر ئەبینن و دوجار هەستێکی جیاوازتریشەوەک لە پێشانگا تایبەتەکان چونکە کۆمەڵێک لە بڵین کاری جیاوازتر ڕەنگی جیاوازتر تعبیری جیاوازتر ئەبینن ئەمە تا چەند بۆ کاری ئێستای تۆ وەکو کاگا کام گرنگ و بەژاریکردنە لەم جۆرە پێشانگایە. ڕاستە هەستێکی جیاوازی هەیە زۆر جار ئەگەر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ بابەتەکە نەکرێ پێم وابێ کە ئارتێستێک کە کارەکەی نەچێتە خزمەتی کارەکانی ترەوە یا کارەکەی تۆ وەکو منوەکو ئاکام نەچێتە خزمەتی کارەکانی ترەوە ئیمپاکتی نەبێ لەگەڵی پێم وابێ کارێکی زۆر خراپە بێ چونکە لە ئیشکردنی پێکەوە بێ هەمووی بە چەند ئاراستەیەکی جیاواز بەڵام بۆ یەک گۆڵ پۆینت بڕەوە. ڕاستە پێم خۆشە چڕ بمەوە لەگەڵ تا لە شوێنی نمایشەکە هەموو کات هونەرمەندان و بەتایبەتیش شێوەکاران چەندێک گرنگە بەلایەنەوە کە تابلۆکەیان زۆر جوان تەواو ببێت و ئەوە بێت کە لە بیر و هزری ئەوانایە ئەیخەنە سەر بە بڵین تابلۆیەک و ئەینەخشێنن ئەوەنش بەلایەنەوە گرنگە کە شوێنی نمایشەکان شوێنێک بێت کە ڕاوپڕ بتوانێت کە تابلۆکەیان یاخود کارە هونەرێکی ئەوان نمایش بکات. کاری ئەمجاری ئێوە جیاوازتر لە نێو خانوویەکە کە خۆتان کارتان لەسەر کردبوو ئەم بیرۆکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی چەند بیرۆکەی هەیە لێرەیە کارەکە خۆی لەسەر ڕاومە لەسەر سپەیسەکەواتە سپەیس گرنگیەکی زۆری هەیە و دوجار سپەیس لە هونەری هاوچەرخا گرنگێکی زۆری هەیە ئەو شوێنەی کە تۆ نمایشی تیاکەی ئەو شوێنە چیرۆکێکی هەیە ئەو شوێنە پێشتر چی تیاکراوە بۆیە بەم شێوەیە کاتێک کە کوریتەرەکە دێت لە دەرەوەی موسەساتی هونەری شوێنێک دروستەکە بۆ نمایش بەم جۆرە پێمانەڵێ کە موسەساتی هونەری یان بڵین بە جۆرێ لە جۆرەکان ئەم نمایشە بێ بە ئەنتی موسەسا لە سلێمانیا. باشە ئەمە چ کاریگەری کە بوو لەسەر کارەکەی ئێوە بۆ نمایشکردن وەگەر بژڵێم تا چەند گرنگ بوو بۆ ئێوە ئەم شێوازە جیاوازە نمایشکردن؟ خۆی ئەمە یەکەم جار نیە بەم شێوازە نمایش بکرێت لەم شارەیانی چەند جاری تر لە چەند نمایشی ترا بەم شێوازە نمایش کراوە کە ماڵیان هەڵبژاردووە یان فەنانمان هەبوو ماڵەکەی خۆی ڕاستەوەکرێتە گەلەری بۆ ئێمە زۆ گرنگ بوو لەبەر ئەوەی کە سپەیسێکی باش نەبوو تیان نمایش بکەین بۆ دوجار نەمانێشت نمایشەکەمان ببێ بە بەشێک لە سەپۆرتکردنی موسەیەک. باشە تا چەند گرنگە ئەم جۆرە نمایشانە بەڵێن بەردەوامیان هەبێت بەشێک لە هونەرمەندان بتوانن کە بەم شێوەیە نمایش بکەن چۆ زۆر جار هەیە گرفتی ئەوەی هۆڵەکانین یاخود گرفتی
ئەم بابەتانەیەتە پێشەوە و تا چەند بینەریش بۆ ئێوە گرنگ بوو بۆ ئەوەی کە لە شوێنێکی جیاوازترا کارە هونەریەکانی ئێوە ببینن. خۆی سەرەتا سپیس گرنگی تایبەتی خۆی هەیە. دوجار ئەو شوێنەی کە تۆ ئەی گۆڕی بۆ شوێنێک بۆ نمایش ئەو شوێنە ئەبێتە گەلەری. یعنی بۆ بینەر پێم وایە چێژێکی زیاتری هەیە کە لەو شوێنە دووبارانەیەتە دەرەوە چێتە شوێنێکی تر و ئەو شوێنە کاریگەریی زۆری شێبێ لەسەر نمایشەکە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە ئەبێ ئەو سپیسی کە تۆ هەڵیە بژێری بچێتە خزمەتی کارە هونەریەکەوە. کاردانەوەی چۆن بوو کارە هونەرەکان کاگاکەم ئێوە خۆتان وەکو هونەرمەندان وەکو بینەر تەنها ئەو کەسانە کە یەن بۆ بینینی شێوازێکی لەم شەوەیە لە کاری هونەری تەنها هونەرمەندان یاخود کەسانی ئاسایش ئەم جۆرە هونەرە هەسپەیەکەن و کاردانەوەی لەسەریان هەیە؟ خۆشبەختانە کەسانی بڵێن بەدەر لە هونەرمەندانیش ئامادە بوون و بۆ ئێمە جێگەی دڵخۆشی بوو لەبەرەوەی بە شێوازێکی باش یەکەم ڕۆژ و دوم ڕۆژی نمایشەکەمان ڕۆشت و تا ڕادێکی باش ئەوەی کە ئەمانویست تەنها نمایش نەبێ و ڕوژاندنی پرس بێ بە شوێکی زۆر باش ڕوویە. گفتوگۆی کراوەی هەبوو لەسەر کارەکانتان بۆ نمونە کەسێک هەبوو پرسیار کات لەسەر بەشێک لە کارە هونەریەکان؟ بەڵێ خۆی هەموو ئۆبجێکتێکی هەموو کارێکی هونەری هاوچەرخ ئەوەی کە گرنگە تەنها لە تێکستەکە گەیتێک تێ بۆ چونە ناو کارەکە دوجار وا لە بینەرەکە کە زیاتر بیر بکاتەوە بە ئاقارێکی ئەوەی کە خۆی هەستی پێیەکات پێ بڕوە و دوجارە گەڕێتەوە بۆ ئارتێستەکە لەگەڵەوەی چۆنەکەوێتە ئەو دیالۆگەوە و پێم وا بێت لە ئەخیری نمایشەکەشا دوای 15 مانگ دانیشتێکی نەقدیە کرێ بۆ نمایشەکە. زۆر باشە. بابەتێکی تر کە گرنگ بوو لەم پێشانگایە بەشێک لە هونەرمەندەکانی بەشداربوونەوە پێشانگاکە ساڵانێکی زۆرە بەشداریان لە هیچ کارێکی هونەریان نەکردووە. ئەم کارە چۆن کۆی کردنەوە؟ ڕاستە بەشێک لە هونەرمەندەکان ماوەیەکی زۆرە لە دەرەوە نمایشەکان. یەکەم شێتەوەی کە زۆر گرنگ بوو من وەکو خۆمەگەر قسەی لەسەر بکەم گرنگی کۆنسێپتەکە بوو و گرنگی بەشێک لەو ئارتێستانەی کە بەشدار بوون ئەمویست نمایشتیا بکەم. ماوەی ساڵانێکم لێرە نمایشم نەکردوە دوجار لە ساڵی 2021 لە ئەخیری 2020 بڕیارمە ئەویشانی کە لە دەرەوە نمایشم کردو دووبارە لێرە نمایشکەمەوە و ئەمە ڕێگەیەکی باش بووی کە بتوانم لەم شارە دووبارە نمایش بکەم. چ جیاوازیەک بۆ تۆ هەبوو وەکو هونەرمەند و بۆ بینەرەکانی شت کارەکانت؟ جیاوازی سەرەکی ئەوەیە کە نمایش لێرە بەردەوامی نییە و هیچی کە دروست ناکە و جەدەل دروست ناکە و بە حکمی ئەوەی کە ئێمە گەلەری و میوزیەممان نییە تا کارەکان لە شوێنێک بڕوا بۆ شوێنێکی تر بۆی تۆزێک ئیشەکەت بەردەوام بێ لۆ چەند ڕۆژێ ئەبێت و دوای ئەوە تەواو بێ بەڵام ئەوی گرنگە بۆ من کە ئومێدەواریشم ئەم نمایشە زیاتر لە پیشاندان پرسەکە بوو ڕوژێنە کە بۆ من ئەوە زۆر گرنگە. کاگەکەم جیاوازی کارکردنی تۆ لە سەرەتایە کە لە کوردستان و بە بڵم لە سلێمانی بوویت و دواتر بەرکەوتنت لە وڵاتانی دەرەوە لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی دەرەوەی کوردستانە ئەمە چ کاریگەرێکی لەسەر فڵچەکەی تۆ لەسەر کارەکانی تۆ لەسەر بۆ بڵێن بیر و هەزری تۆ هەبووە بۆ ئەوەی کە کاری نوێتر کاری جوانتر بخۆڵقێنی؟ خۆی بینینی دەرەوە لە شوێنێکە زۆر گرنگە کە تۆ ئارتێستێکی گوناحەت لێ دەرنەچێت بۆ دەرەوە لە شوێنێکە گرنگە کە ئارتێست بتوانێت نەقدی ئەو شوێنە بکە کە ئیشی تیاکە یان ئەو سپیسی کە تایەتی نەقدی بکە. بۆ من زۆر گرنگ بوو و ڕێڕەوی ژیانی هونەری منی بە شێوەیەک لە شێوەکان کە بۆ بەشێک لە مڕاڵەتی من لەو سەردەمەیە تەنها گرنگیم بە دەرەوەیە تەنها هەموو ئیشەکانم لە دەرەوە نمایشە کرد. لە کاتی خۆیان بۆ من زۆر گرنگ بۆ دنیا بینین بۆ دروستکردنی کۆنتاکتی زۆر باش کە بتانی بەشێک لە هونەرەکەت بۆ پێشەوە بەری. ئێستا هەستی تۆ چۆن لە دوای ساڵانێکی زۆر هاتیتێتەوە بۆ هاوزمانەکانی خۆت بۆ شارەکەی خۆت کارە هونەریەکانە نمایشەکەی؟ هەستێکی خۆشی هەیە زۆر جار لە کەسە نزیکەکانیشم پێیانەوتم کە تۆ لە سوشال میدیا زۆر جار پیشانەی کە نمایشت هەیە یا شتێ بەڵام بەڕاست تۆ چیەکەی تەنات ئەوانیش نیان بینی من خەریکی چ کارەکەم زۆر پێم خۆش بوو کە لە نزیکە هاوڕێکانم یا ئەوانەی لە وەسەتە هونەرەکەیان توانیمان پێکەوە ئەمیشە بکەین تا ئەوانی ئیشی ئێمە ببینن و هیواداریشم بم شێوازە ئیشکردنە لە ناو لۆکاڵە بەردەوام بێت کە بۆ من زۆر گرنگە ئێستا. بەو هیوام بابەتێکی گرنگتر کە زۆر جار هەیە لەگەڵ هونەرمەندانی شەوەکار گفتوگۆی لەسەرەکرێت ئەویش بە بازارکردنی کارە هونەریەکانە. تۆ بۆ پێی کە ساڵانێکی زۆر لە دەرەوە بوویت و ئێستا گەڕاویتەوە
ئەم بابەتە ئەم جیاوازیە چۆن ئەبینیت وەکو ئاماژەت پێکرێسە خۆت لێرە نمایشەکان 2-3 ڕۆژە و دواتر کارەکان ئەوەستێت ئەم جیاوازیە بۆ تۆ چۆنە بۆ نمونە خواز لەسەر چابلۆکان خواز لەسەر کارە هونەریەکان بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگە بۆ ئێوەی هونەرمەندان و بە تایبەتیش هونەرمەندانی هاوچەرخەکە ئیتر لەمە جووا کارێک بکەن دەرچەیەک دەرگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە ئیتر کارە خۆماڵیەکانی هونەرمەندانی کورد جێگەی بەشێک لە کارەکانی تری با بڵێم دەست بێت یاخودی ناو بازار بێت خوتەر بابەتی کتر بێت بکرێتەوە خۆی لێرەیە بابەتی زۆر گرنگ ئەوەیە کە ئێمە بەر ئەو ڕەوتە کاپیتالیزمە نەکەوتوین کە دەرەوە بەری کەوتووە لە هەندێک شوێن لە دەرەوەی تەنها وەکو کاڵایەک سێر ئەکرێ بازرگانی پێوەکرێ بەڵام لە پوینتێکا زۆر گرنگە بۆ بەردەوامی ئارتێستەکە ئێمە هێشتا بەری نەکەوتوین لەبەروی ئێمە ئیشەکان بە موسساتی نەڕۆشتوە و موسسەی هونەریمان نییە لە ناوخۆی وڵاتە و پێم وابێت تا ڕادەیەکی زۆریش نازانم بانقەست پێیاننا ئەو موسساتانەی کە لێرە هەن بە شێوەیەک لە شێوەکان بە ئاخارێکی خراپە یانەوە ڕۆتەکە بەرن بۆیە پێم وابێ ئێمە لە خاڵێکی زۆر باشین کە بتوانین دروستی بکەین لەبەروی ئێمە نیمانە تاکو ئێستا نەک هەمان بێ و لە ئاستێکی خراپە بێ بمانێ بیگۆڕین ئێمە لە حاڵەتی دروستکردنین بۆی پێم وابێ توانین شتێکی لەو بابەتە دروست بکەین پلانی ئایندە چێ بێ کاگاکەم بۆ کاری هونەری خۆت پلانی ئایندەم نمایشەکە بێ لە هەولێر لە مانجیەک لەگەڵ دوو ئارتێستی کوردستان و دوانی جنوبی عێراق لەگەڵ دوو ئارتێستی بەریتانی لەسەر کلامەت چێنج گۆڕینی کەشوهەوا و سنتەرەکەشمان ئاوا بێت بۆ ماوەی مانجێک لە هەولێر نمایشەکە هەست دەکەم زۆر حەزت بە پێشانگای تایبەت نییە حەزەکەیت کە کۆمەڵێک تەجروبەی جیاواز و لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی جیاواز و ڕەنگی جیاواز و بابەتی جیاوازە هەموو کات پێشانگا بکەیت نمایشی تایبەتیشم هەیە بەڵام زۆرتر ئەوە گرنگە کە نەکەی جیاواز بێنیتە ناو نمایشەکەەوە و لە شوێنێک لە شوێنەکانە هەندێک کارکتەری گرنگ هەیە کە لەسەر کۆنسپتێکی دیاریکراوی تۆ ئیشی باشیان هەیە منێ میشە پێم خۆشەویشە باشانە کۆ بکەمەوە هەتا بتوانین نمایشێکی باشی دەدروست بکەیت کاری ئایندەتان وەکو ئاماژەت پێکرد بۆ ژینگە ئەبێت پرسەکە تەنها بۆ کوردستانە بێت یاخود تا بۆ تاوی جیهان ئەبێت پرسەکە بە شێوەیەک لە شێوەکان قسەکردنێکی لۆکاڵیە بۆ گلۆباڵ قسەکردنێکە لەسەر لەسەر ئەو گۆڕانە کەشوهاوایی لە عێراق بەعام ڕوویاوە بۆ ئەمە چەند ئارتێستێک بە گۆشەنیگای جیاواز ئیشان لەسەر هەمان کۆنسێپت کردووە کە تێکستی تایبەتیشمان ئەبێ بۆ ئەم بابەتە و دوجار قسەکردنەکە بۆ هەموو جیهانش کە ئێمەش بەشێکین لەو جیهانی کە کەشوهەوای تێ گۆڕاوە خۆشحاڵ بووم لەم بەشێ پرۆگرام لەگەڵمان بووی ئەگەر شتێکی ترە مابێ کاگاکەم فەرموو زۆر سپاس دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێ سپاس بۆ بەڕێز ئاکام شێخ حاجی هونەرمەند کە یەکێک بووە لە هونەرمەندانی بەشدار بووە لە پێشانگای شێوەکاری بە تەنها پێکەوە دووبارە بەخێر بێ